والله بسيارك ما بو بالنسبة صلاة استخارة فرمو ما مثلا من أفراد زور بريس تعرف إنه يكر كصلاة استخارة مكرت داوام لخداي جورا كر أجول لبو مخير بيعني كود دين إسلام رجع بيدراوا منش خون بيني كلا خونك يا سورة فاتحة دخين عشا آية أو علامات اشتشي باشا والله قربان جان نازانم براسي بەڵام تۆ المهم ئەم ئافرەتە فەیسیت بەدڵ بێت ئەخلاقیت بەدڵ بێت دینداری ئەم ئافرەتت بەدڵ بێت جەنابیشت ئەهل بی بۆ ئەو زەواجە خوێندنی فاتیحاش لە خەودا خراب نییە بەڵام نازانم ئایا دەلیلە بۆ ئەوەی تۆ زەواجی لەگەڵاکە یاننا المهم قوربان گیان تۆ سەیری چەند شتێکی ئەم ئافرەتە بکە یەکەم سەیری هەڵسوکەوتی ئەم ئافرەتە کە بزانە ئافرەتێکی نەرمونیان و میهرەبانە ئافرەتێکە لە ڕووی فەیسەوە بۆ دەموچاویت لەگەڵ ژیانی تۆیە ئەگونجێیاننا لە ڕووی باڵا و لە ڕووی شکلەوە یعنی خۆت مطمئین کە لە ڕووی طبیعەتەوە لێی بپرسە بزانە طبیعەتی چۆنە باشە لە ڕووی ئەخلاق و لە ڕووی دینەکەیەوە پاشان خانەوادەکەی هەڵسەنگێنە تەوەکەل بەخوای گەورە براشرینەکەم پێویست ناکات لەسەر کۆمەڵێ شت یعنی وردبوونەوە بکەیت هەنێ شت لێی وردبیتەوە والله ما مستبان بس شكل اشتياء من زور بس أقل لسر جاي إسلامي تون مثلا خدا ترز بي أو بابا مهم وا ماڵێ براشرینەکەم وا ماڵێ قوربان گیان ئافرەتی وا هەیە دیندارە شەو تا بەیانی شەو نوێژەکە قورئانیش ئەخوێنێ بەڵام تەبیعەتی ناخۆشە قوربان گیان یەک دقە ناتوانانی لەگەڵ یا ئیدارە بکەیت بەڵام تا بڵێ دیندار و بە ئەخلاقیشە قوربان گیان تا بڵێ دیندار و بە ئەخلاقە ئافرەت هەیە بە ئەخلاقە زۆر ڕێک و پێکە زۆر دیندارە بەڵام عەسەبیە هەڵ ئەچێ لە ناکایەکە هەڵ ئەچێ تەڕ ڕوشک بەیەکەوە ئاسووتێنێت تێگەی بۆیە قوربان گیان یعنی ئێمە ئەڵین دینداریەکە شەرتە بەڵام جوانیەکە شەرتە ئەخلاقی شەرتە نەرمونیانی ئەم ئافرەتە شەرتە طبیعەت و هەڵسوکەوت و ئەتەکێتی ئەم ئافرەتە شەرتە قوربان گیان بۆیە تۆ نابێت ئەم شتانە لەبیرکەی بە هیچ شێوازێک يعني خوي كماليت بخايا سبحانه وتعالى نبيا وكاملة بين سطا كاملة نأفرتش المهم اشتكان للدنيا النسبين بلام نسبة كاني باش بيت شاكا يعني بون نأفرتي إلى سطا حفتا باش بيت أو سيكيت الهولدين باشيكي كزناك تصدصت بيايكيش بهمان شيوايا قربانجا تيجي حساب نسبة خوتوا تو جاري وهي تو رابيت ڕەنگە زۆربەی کاتەکانیشت هێمن و هادە و نەرمونیان بیت جاری وهەیە دەنگ بەرزەکەیتەوە زۆربەی کاتەکانیشت بێدەنگی جاری وهەیە بە پەلە ئەڕۆی زۆربەی کاتەکانیشت هێمن و لەسەر خۆیت دەگەی قوربانگیان ئەنجاکە ئەمە ژیانی زەواجە قوربانگیان تۆڕێکە هەڵت داوە سەیری جوانی و سەیری ئەو خاڵانەکە کە پێویستە لە ژیانی ئافرەتێکە هەبێت ئەگەر هەبوو تەوەکەل بەخوا مل بەو بەحرەوە بنێ ئیتر یا شێرت بۆ دەرەچێت یا وەڵا گاڵتەت نەیە هەیە شێری بۆ دەرەچێت تۆڕی کردوەتە ئاوە ماسیەکی جوان لەو سەرەوە یەک شێر دەرچووە ئیتر بە قەپاڵی خواردوەتی و کۆتایی پێێناوە زەلام هەیە گاڵتەت نییە لە پێش سەیارەکە یەک شێری داناوە شێر شێر بەخێوەکە شێر ئەرە وەڵا قوربانگیان خوایە شێرێ نەیە بۆم شێرێ نەیە تووشم بێت ژن هەیە ئەنەڕێنێ بەسەر پیاوە وەکو شێر ئەنەڕێنێ ئارە وەڵڵا الله زەلام وا هەیە لە تر ژنەکەی گۆڕاگرە هەر ناوێرێ سەردان دایکیشیکە باوەڕت هەبێ ناوێرێ پارەی مۆلیدەکەی بات ناوێرێ کیلۆیە گۆشت بۆ دایکی بکڕێت ناوێرێ کراسێکی بۆ بکرێت ناوێری لەچکێکی بۆ بکرێت والله دایکی نەخۆشە بێ بەدزیەوە تەلەفۆن بۆ برایەکێکە ئەڵێ بیبە بۆ خەسەخانە هەتا منش دێ ئەو تۆڵی چی کاکە گیان یا ڕەبی پیاوەتی پیاو لە پیاو نەسەندێتەوە بدرێ بە ژن ئەگەر پیاوەتی لە پیاو سەنەوە سوکانەکەی لێ وەرگریتر ئەیداتە سەر خۆڵی تر وەرێگەڕێنێ لە دەست پیاو ئەرە وەڵا برا ئەوە ناترسێنم ها قوربانگیانەوە بەس تۆزێ خەو مامۆسا وتارێدا وتی کێ لە ژنەکەی هەڵەسێ بە ئەترسی هەستێتە سەر پێوە ئیتر وەڵا خەڵکەکە گشتیان هەستانە سەر پێوە پیاوێک مابوو ئیتر هەڵنەساوتی قوربانەوە جەنابەت بۆ هەڵناسی وتی وەڵا برا من ئەژنۆم شکاوە لە ترسا ئەبووی هەر ناتوانم وەسم من وتی هەر ئەژنۆم شکاوە بۆیە ناتوانم وەسم تەمەنا ئەکەم جەنابەت ئینشەڵا ئەوەی تۆ نەشێر بێت نە پەڵنگ بێت ئافرەتێکی ڕێک و پێک و
ئاسک بێ ئاسک نۆرمال بێ یعنی نۆرمال بێ دەردن نەداتی و سرت نەیەشێنێ و ئەرە وەڵا دەوای خێرمان لێ بکە مامۆستاجیان. والله داواکارم لە خوای گەورە واللهی چەندی حەزەکەم ژیانی خۆم خۆش بێت ئەوەندەش حەزەکەم خەڵک ژیانی خۆش بێت